بەهۆی زۆربوونی ژماری ئەوانەی بە مەبەستی ئەنجامدانی حەج و عومرە لە سەرتاسەری دنیاوە دەچنە سەعودیەوە، شا سەلمان بن عەبدولعەزیز پادشای ئەو وڵاتە لە مەراسیمێکدا دەستپێکردنی پێنجەم قۆناغی پرۆژەی فراوانکردنی حەرەمی مەککەی ڕاگەیاند کە ماوەی تەواوکردنی تەواوی قۆناغەکانی پرۆژەکە 8 ساڵە و دوای تەواوکردنیشی زیاتر لە 1,850,000 کەس دەتوانن سەردانی بکەن و مەراسیمی حەج و عومرەتیایدا ئەنجام بدەن. هەروەها لەبری تەنها 48,000 زیارەتکار 170,000 زیارەتکار توانای سوڕانەوەیان دەبێت بە چواردەوری کەعبەدا لە ماوەی یەک کاتژمێردا کە ئەوەش هێندە و نیوێک لە پێشتر زیاتر دەبێت. بۆ ئەمە بەسەر نزیکەی 5,882 مڵکی تایبەت لە چواردەوری حەرەمی مەککە تێک دەدرێن و پرۆژەکەش لەسەر ڕووبەری زیاتر لە 1,470,000 مەتر دووجا دروست دەکرێت. پرۆژەی فراوانکردنەکەش کە لەسەر بینایەکی سێنوهەمی ئەنجام دەدرێت بە گەورەترین پرۆژە لە مێژووی بنیادنانی حەرەمی مەککەدا ئەژمار دەکرێت کە 78 دەرگای ئۆتۆماتیکی لە خۆ دەگرێت و بە ڕیمۆت کۆنتڕۆڵ دادەخرێن و دەکرێنەوە. هەروە پرۆژەکە بنیادنانی 5 تونێل بۆ پیادە لە خۆ دەگرێت کە درێژی سەرجەمیان نزیکەی 5 کیلۆمەتر و 300 مەترە و حەرەمی مەککە بە ناوچەکانی حەجون و جروڵ پێکەوە دەبەستێتەوە. بە تەواوکردنی تەواوی قۆناغەکانی پرۆژەکەش کە لە ساڵی 2013ەوە دەستی پێکردووە و ساڵی 2020 تەواو دەبێت، ئابووری شاری مەککە گەشەی زیاتر بەخۆ دەبینێت. لەگەڵ ئەوەشدا دەسەڵاتدارانی سعودیە هەموو ڕێشوێنێکیان گرتوۆتە بەر بۆ بەردەوامبوونی مەراسیمەکانی حەج و عومرە و بڕیاریشە ساڵی داهاتوو بەشێکی گرنگی پرۆژەکە تەواو بکرێت. پسپۆڕانی بواری تەلەرسازیش پێشبینی دەکەن کێشەی قەرەباڵغی لە حەرەمی مەککەدا بۆ ساڵانێکی زۆر کۆتایی پێبێت و زیارەتکاران بە ئاسانی بتوانن مەراسیمەکانیان تیادا ئەنجام بدەن. بە درێژایی مێژوو چەندین جار حەرەمی مەککە نوێ کراوەتەوە و فراوان کراوە، بەڵام دیارترینیان 3 جار بووە کە یەکەمیان لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خەلیفەی موسڵمانان بووە و دووەمیشیان لە سەردەمی شا فاهد بن عەبدولعەزیز پادشای پێشووتری سعودیە بووە. مێژووی دامەزراندنی شاری مەککە دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زاین، واتە لە سەردەمی ئیبراهیمی پێغەمبەر کە دواتر پایەکانی کەعبە لە سەردەستی خۆی و ئیسماعیلی کوڕی بەرزکرانەوە. مەککە چەندین شوێنەواری ئیسلامی لەخۆ دەگرێت کە گرنگترینیان مزگەوتی حرامە و بەلای موسڵمانانەوە پیرۆزترین پێگەیە لە جیهاندا و ساڵانش میلیۆنان موسڵمان ڕووی تێدەکەن. کاروان شێخ موحسین NRT